ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن. 3. وَإِذْ قَالَ رَبُّكَ لِلْمَلَائِكَةِ إِنِّي خَالِقٌ بَشَرًا مِّن صَلْصَالٍ مِّنْ حَمَإٍ مَّسْنُونٍ فَإِذَا سَوَّيْتُهُ وَنَفَخْتُ فِيهِ مِن رُّوحِي فَقَعُوا لَهُ ساجدين. یادی ئەوە بکەرەوە کاتێک پەروەردگارت بە فریشتەکانی وت بەڕاستی من دروستکاری بەشەرێکم لە قوڕێکی وشک کە پێشتر قوڕێکی ڕەشبا و ترشاو بوو. جا کاتێک ڕێک و پێک و تەواوم کرد لەو ڕۆحە تایبەتیەی کە من بەدیهێنەری ئەوم پێم بەخشی، ئەوە هەمووتان کڕنووشی بۆ بەرن، کڕنووشی ڕێز بە فەرمانی خوا. ئەم ئاەتانە باس لەوە دەکەن کە حەزرەتی ئادەم لە خاک و قوڕ و پوختەیەک لە قوڕ و قوڕێکی شێوە پێدراو کە ئامادەیە بۆم بکات و پاشان ئەم قوڕەی کە ڕق و وشک بووە ڕێکخراوە و شکل و شێوەی تایبەتی مرۆڤانەی پێدراوە و لە کۆتاییشدا ڕۆحی ئیلاهی بەبەرداکراوە. لە فەرموودەیەکدا پێغەمبەرمان دەفەرمێت حەزرەتی ئادەم لە خاچی هەموو سەرزەویەوە واتە لە ڕوویەکەوە لە توخمەکانی سەرجەمی سەرزەوی هەڵبژێراوە و پاڵفتەکراوە و لەوانەیە لێرەدا مەبەست لە قوڕ شلەیەکی پرۆتین یان هەویرێک بێت. جگە لەمە بە حەزرەتی ئادەم دەڵێین سەفیوڵڵا کە بە مانای پاڵفتەکراو دێت. کاتێک هەم تەماشای ئاەتەکانی پێشوو هەم ئەم ئاەتە دەکەین دەبینین جگە لە خاک و ئاو واتە توخمەکانی سەرزەوی بۆ هیچ سەرچاوەیەکی دیکە ناگەڕێنرێتەوە و بە قۆناغەکانی وەک کرم و بۆق و باڵندە و ئەسپ و مەیموندا تێنەپەڕیوە. هەروەک چۆن هەموو مرۆڤێک لە دەرەنجامی پیتانی نێوان ئاوێکی فرێدراوی بێبەها و هێلکەیەکی ناوسکی دایکدا و پاشان قۆناغ بە قۆناغ بەدی دەهێنرێت و لە یەکێک لە قۆناغەکانی کۆتاییدا ڕۆحی بەبەردا دەکرێت. اینجا هەروەک چۆن بنەمای مادی هەموو کەسێک لەسەر هەوا و ئاو و خاک وەستاوە، خوای گەورەش حەزرەتی ئادەمی بە هەمان جۆر بەڵام بەبێ دایک و باوک لە هەوا و ئاو و توخمەکانی ناوخاکەوە پاڵفتە کرد و وەک پوختەیەک لە بنیادی مادی ئەودا بەکاری هێنا و پاشان لە قۆناغێکیشدا ڕۆحی بەبەردا کرد. لە بنەڕەتدا هەروەک چۆن قورئان پەیوەندی لە نێوان دروستبوونی حەزرەتی عیسا و حەزرەتی ئادەمدا دەبەستێت لەو ڕۆوە کە هەردووچیان موعجیزەن و یەکێکیان بە بێ باوک و ئەوەی دیان هەم بێ باوک و هەم بێدایکە، بە هەمان جۆر لە نێوان بەدیهاتنی حەزرەتی ئادەم و دروستبوونی مرۆڤەکانی تردا جگە لەوەی کە حەزرەتی ئادەم باوک و دایکی نییە جیاوازیەکی زۆر بوونی نییە. هەردووچیان لە بنەڕەتدا لە خاک و ئاو و هەوا پاڵفتەکراون، بەڵام یەکێکیان لە پشتی باوکدا بووە بە تۆ و لە سچی دایکدا بووە بە هێلکە، ئەوی دیکەیان لە جێگایەکدا ئامادەکراوە کە ڕۆڵی منداڵدانی دایکی بینیوە. 4. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. أي خەڵچینە لە خەشم و ناڕەزایی ئەو پەروەردگارەتان خۆ بپارێزن کە ئێوەی لە تاکە نەفسێک دروست کردووە، هەر لەو نەفسەش هاوسەرەکەی بەدیهێنا و لەو دوانە پیاوان و ژنانی زۆری خستەوە و بڵاو کردەوە. قورئان دەربارەی یەکەم باپیرە گەورەی مرۆڤ دەفەرموێت یەک نەفس، بەمەش زنجیرەی باپیرە گەورەکان ڕەت دەکاتەوە. لێرەدا بەکارهێنرانی دەستەواژەی یەک نەفس و تۆمارکردنی بەدیهێنرانی هاوسەرەکەی لە خۆی پێویستە لە چوارچێوەی جوود بەدیهێنرانی هەموو شتێکدا کە هەندێک ئاەتیش ڕاستەوخۆ ئاماژەیان بۆ کردووە هەڵبسەنجێنرێت. نە ئەم تاکە نەفسە و نە ئەو هاوسەرەشی کە خاوەن هەمان ماهیەتی مرۆڤانەیە هیچیان حەڵقەیەکی زنجیرەی پەرەسەندن نین، ئەویان باوکی جۆرێکی سەربەخۆیە و هاوسەرەکەشی دایکی هەمان جۆرە.
هەندێک لەو ئاەتانەی دیکەی قورئان کە دەربارەی بەدی هاتن هاتوون. ولقد خلقنا الإنسان من سلالة من طين سوێن بەخوا بەڕاستی ئێمە ئادەمی زادمان لە ئاوێتەیەکی پێکات و لە قوڕ بەدیهێناوە. أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون ئایا ئەوانەی بێباوەڕ بوون نەیان بینیوە و بۆیان ڕوون نەبووەتەوە بەڕاستی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون لەوە و دوالێکمان جیاکردنەوە کە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەم ڕاستیە لەلایەن ئەوانەوە پێی پێدەبرێت. لە ئاوی هەموو شتێکی زیندومان فەراهەم هێناوە. ئەو زۆربەی پێکاتەی لەشی ئادەمی زاد و زیندەوەران و ڕووەک پێک دەهێنێت. ئایا ئەوانە هەر باوەڕ ناهێنن بەو ڕاستیانە و بەو دەسەڵاتە بێسنوورەی ئێمە؟ إذ قال ربك للملائكة إني خالق بشرا من طين فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين فسجد الملائكة كلهم أجمعون إلا إبليس استكبر وكان من الكافرين. کێشەی فریشتەکان کاتێک بوو کە پەروەردگارت پێیوتن من دەمەوێت بەشەرێک لە قوڕ دروست بکەم. جا کاتێک دروستم کرد و لەو گیان و ڕۆحەی کە من خاوەنی ئەوم فوم پێدا کرد و گیان و ژیانم پێبەخشی. ئێوەی فریشتە هەمووتان سوژدەی ڕێز و تەقدیری بە فەرمانی من بۆ بەرن. هەموو فریشتەکان فەرمانی خوایان بەجێهێنا و سوژدەیان برد جگە لە ئیبلیس کە لەو کاتەدا لەناو فریشتەکاندا بوو فووی کردە خۆی و خۆی بە گەورە زانی و خۆی خستە ڕیزی کافرانەوە. وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وصهرا وكان ربك قديرا. هەر ئەو زاتەیە کە ئاوی مەنی بەشەر دروست دەکات لەوە و دوار زۆربەی پێکاتەی لەشی هەر ئاوە و کردویەتی بەهۆی خزمایەتی لە ڕێگەی پیاوەوە کۆمەڵێک خزم دروست دەبێت هەروەها لە ڕێگەی ئافرەتەوە کۆمەڵێک. بێگومان پەروەردگاری تۆ بەردەوام دەسەڵاتی بێسنوورە لە هەموو بوارێکدا. والله خلقكم من تراب ثم من نطفة ثم جعلكم أزواجا وما تحمل من أنثى ولا تضع إلا بعلمه وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب إن ذلك على الله يسير. خوا ئێوەی لە خاک دروست کردووە لەوە دواژ لە نوتفەیەک کە بریتیە لە بەیەک گەیشتنی سەرمێکوتەیەک لەگەڵ هێلکۆکەیەکدا لەوە دووە کردوونی بەجوود بەنێر و مێ هیچ مێینەیەک ئاوز نابێت و نازێت و سکەکەی دانانێت تەنها بە ئاگاداری ئەو زاتە نەبێت. هیچ تەمەن درێژێک تەمەنی درێژ نابێت و لە تەمەنی کەم نابێتەوە بەبێ ئەوەی لە زانستی خوادا پاداش نەکرابێت. بێگومان ئەو شتە لەسەر خوا ئاسانە. هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا وأجل مسمى عنده ثم أنتم تمترون.
خوا ئەو زاتەیە کە ئێوەی لە قوڕێک دروست کردووە لەوە و دوا کاتێک بڕیاریدا کە خەوتنە وەک نیوە مەرجێک بەشێک لە ئەندامە هەستیارەکان لە کار دەکەون بۆ ماوەیەک و کاتێکی دیاریکراوی تریشی لای خۆی بڕیارداوە بۆ هەموو کەسێک کە کاتی تەواوبوونی تەمەنیەتی کەچی پاش ئەو هەموو بەڵگانە بۆ دەسەڵاتی بێسنووری خوا ئێوە ئینکاری زیندووبوونەوە دەکەن و هەر لە گوماندان وهو الذي أنشأكم من نفس واحدة فمستقر ومستودع قد فصلنا الآيات لقوم يفقهون هەر ئەو زاتە ئێوەی بەدی هێناوە لە تاکە کەسێک سەردەمێک بەشێکتانی لە پشتی باوکتاندا نیشتەجێ کردبوو کە گوێزرانەوە بۆ ناوچی دایکتان ئەو شوێنە ئێوەی گرتەخۆ تا تیایدا نەشون و ما بکەن یاخود بۆ ماوەیەک ئێوەی لەسەر ڕووکاری زەویدانە دوایی لە توێیدا شاردنیەوە تا ڕۆژی قیامەت بەڕاستی ئێمە نیشانە و بەڵگەی زۆرمان لەسەر دروستکردنی ئێوە و دروستکاری خۆمان هێناوەتەوە بۆ کەسانێک کە تێفکردن و وردبین بن الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين ثم جعل نسله من سلالة من ماء مهين ثم سواه ونفخ فيه من روحه وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون ئەو خوایە زاتێکە هەموو شتێکی بەچاچی و ڕێکوپێکی بەدی هێناوە لە سەرەتاوە ئادەمی زادی لە قوڕ دروست کردووە پاشان زنجیرەی نەوەکانی لە ئاوێکی سادە و بێنرخ بەدی هێناوە پاشان ئادەمی زادی بەڕێک و پێچی ڕێخست لە ڕۆح و گیانێک کە خۆی خاوەنیەتی فووی پێدا کرد اینجا دەستگای بیستن و بینین و لێکدانەوەی پێبەخشیون کەمتان سوپاس گوزارن خلق الإنسان من صلصال كالفخار ئادەمی زادی دروست کردووە لە قوڕێکی وشک بوو وەک فەخفوری